سڵاوتان لەبێ ئاوڕیانی خۆشەویستم ژیرتان لەگەڵا لە چەناڵ یوتیوبی ژیر و هەروەها پەیجی فەیسبووکی ژیر. ئەو ڕۆخۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ یەکەم جار ئەنبۆکسی آیفۆن 14 پرۆ ماکس دەکەم. ڕەنگە نوێ دیپ پەرپڵەکەیە کە بە مۆر دەناسێت لە کوردستان و حەزمیشی 128 گیگایە، بەڵام ئەوەیان شتێکی جیاوازی لەسەر فێرمەوە کە پێمان وابوو تەنیا جۆری دووسیم کات و ئیسیمی هەیە، بەڵام جۆرێکی هەیە کە لە بۆ میدڵ ئیست دروست دەکرێت لایسەنتەر بەردەستە ئەویش یەکسیم و ئیسیمە، ئەتە وەکو آیفۆن 13 و 12 و 11 بەو شێوازە هەردووچی هەر بێکەوە بەردەستە. بێکەوە ئەنبۆکسی دەکەین، ئەوە تەنیا پریڤیوکی بچوک دەبێت لە بۆ ڤیدیۆ گەورەکە کە هەفتەی داهات و دەبێت ریڤیو تەواو دەکەم، ئەوڕۆ تەنیا ئەنبۆکس و بینینی سەرەتایی دەبێت. هاوشێوەی آیفۆن 13 وەکو دەبینین ئەپڵ پاکێجینگەکە هێشتا سادە کردەوە، بێگومان چارجی لەگەڵ نابی وەکردنەوەشی بەو شێوازە سادەیە، تەنیا ئەو پارچە کاغەزە ئەندانایە لە بۆی وکردنەوەکەشی بە هەمان شێوە وەکو پێشتر بە سەبریە و بە نەرمیە، یعنی زۆر بە هادئی دەبتەوە وەکو پاکەتەکانی دیکەی ئەپڵی. ئۆکەی هەریگە ئۆکەی ناو بۆکسەکەی کە ئێستا زیاتر چاتان دەم لە نزیکەوە، ئەوە ئایفۆنەکەیە، ڕەنگە نوێیەکەیە، بەپێی سیرکردن و ڕووناچی دەتوانم بڵێم ڕەنگەکەی دەگۆڕێ، بەخۆی عادەتەن ڕەنجی جیاواز هەڵدەبژێری ئەپڵ هەموو ساڵێ، ئەو ساڵ ڕەنگێکی مۆرە، ئەگەر لەلایەک سەیریکەی ڕەساسی خۆی نیشان دەدام، بەڵام لاتەنیش بیسوڕێنی کە لایتی بەردەکەوی دەبتە مۆر. سەرەتا کە کۆنفرانسەکەمان بینی پێکەوە گواستمانەوە لە چەناڵ بەشێکتان بینیتان کەەوە وتم زۆر فانی ئەو ڕەنگە مۆرن نیم، پێم وانە بۆ ڕەنگەی جوان، بەڵام ئەگەر لە نزیکەوە ببینی ڕەنگەی جوانە، لە ڕەنگە سادەیە ڕەش و گۆڵد و ڕەنگە تەبیعیەکان، ڕەنگە بۆڕینگەکان من پێیان دەڵێن ڕەنجی بۆڕینگ، ڕەنگە بێزاکەرەکان پێم وابی جوانترە. پێشەوەشی هەروەکو ئایفۆنەکانی دیکە هەندێک زانیاری دەداتێ لەسەر دوگمەکان و بەو شێوازە دەیبینێن. بێگومان گەورەترین فیچەری ئەو ئایفۆنە جگەلەوەی کامێرایەکەی 48 مێگاپیکسڵە، شتێکی نوێیە کە پێی دەوترێت داینامیک ئایلند کە لە ڤیدیۆیە پریڤیۆ کاملەکە زیاتر پێتان نیشان دەدەم. بینینی سەرەتایی شوێنی سیممان هەیە، لە تەنیشتەکەی دیکەش بە هەمان شێوەی پێشتر شوێنی پەنجەر لەسەری بەجێ دەمینێ کە ئەگەر بە کەیسێکی بەکاربینی بێگومان جوانترە، و تەنیشتەکانیشی ستیلەکەی تەنیشتی مۆرەکەی زۆر تەواوە کە پێم وایە ڕەنگەکی جوانە، یعنی یەکەم جاکە دەیبینی هەستەکرد لە بۆ دروستەکە کە ڕەنگەکی نوێیە، بەڵام ئەگەر کەیسشی لە بۆ بەکاربینی پێم وایە لە ڕووی لێنزەکانەوە ڕەنگە مۆرەکە هەر دەبینی کە ئەوەش جیاکەرەوەیەکە لەوەی کە تۆ ئایفۆنێکی نوێت پێە یان ڕەنگێکی نوێت پێە. بێگومان لەناو پاکەتەکەی چەند ستیکەرەکەی ئەپڵمان هەیە کە لە هەموو ڤێژنەکان هەیە تاوەکو ئێستا، سیم توڵێکمان لەگەڵە بەو شێوە تاین سیم کارتەکەی پێ بکەیەوە، ستیکەرەکانی ئەپڵمان هەیە لەگەڵ کەوا بەداخەوە ئەپڵ نەکردە USB Type-C کە جەماعەتی کمیونیتی تێک لە مێژە داوا دەکەن ئەپڵ هەردوو سەر بکاتە Type-C، بەڵام بەداخەوە تەنیا یەک تایپە. میمتریشتی ئەوە ئایفۆنە نوێیە وەکوتم جگە لە کامێرایەکەی کە 48 مێگاپیکسڵە، ئەو شتە نوێیە پێی دەوترێت داینامیک ئایلند، لەوانەیە زۆربەمان نەزانین داینامیک ئایلند چییە یا ئەو ناوە سەیرە چییە. پێشترێن نۆچەکە یاخود ئەو شوێنی کەەوە فەیس ئایدی و کامێرا و مۆدیۆمەکان تێدا بوو لەسەرەوەتر بوو، ئێستا هێنابێتێ خوارەوە بە شێوەی دوو پۆینتە، یان دوو هۆڵمان هەیە، دوو کونمان، یەکە چەند کامێرە لەگەڵ چەند سنسەرێکی فەیس ئایدیەکەمان. ئەپڵ لە مێژە دەیەوێت فەیس ئایدی بچووکتر کاتەوە، بەڵام لەبەرەوەی پێویستی بە پارچەی ئەلکترۆنی و هاردوێر هەیە بۆیە ناتوانین دەستکاری بکە. ئۆکەی هاوڕێیان، ئینتەرفیسی ڤیدایەتمان هەیە، دەبینین کەەوە بەشی داینامیک ئایلندەکە واتە شوێنێکەوە کامێرا و فەیس ئایدی تێدایە، خۆی ئەگەر بەو شێوازە سەیری بکەین ئەمشە لە کامێرە ئەوە سەیری بکەین دەبینین دوو دۆتە، یەکێکیان ئەمەیان کە بەو شێوازە دیارە زیاتر دەبینین ئەوەیان شوێنی فەیس ئایدیە، ئەوی دیکە کامێرایەکەیە، بەڵام خۆی دوو هۆڵە، بەڵام بەهۆی ئەوەی لە ئەپڵ بە سۆفتوێر بە شاشە تەواوی پارچەکەی کریتوە ڕەش، واتە بە پیکسلی ڕەش پڕی کردیتەوە، دەبین کەەوە بێک پارچە بە دیار دەکەی، کەەوەش تەکنیکەکی جوانە و هۆکاری ئەوەی کەەوە شاشەکەی ئۆڵدێدا بۆ توانیوتیان بەو شێوازە بە ڕەنجی ڕەش دایپۆشن، ئەگەرنا ئەستەمە پیکسل بەو شێوازە خۆی بەڕەشی نیشان بدە. ئەوکەی سێتاپەکەمان تەواو کرد، ئێستا بۆ یەکەم جار دەمەوێت ببینم زانم شاشەکەی چۆنە. ئەوە هۆم سکرینەکەیە، دەبینین کەەوە داینامیک ئایلند بەو شێوازە خۆی نیشان دەدا.
شاشەکەش 120 هرتزە کە من یەکەم جارە شاشە 120 هرتز بەکاربێن لەبەرەوەی پێشتر تەنیا بە شاشەی 60 هرتز کارم دەکرد مثل آیفۆن 12 هەبوو 12 پرۆ 120 هرتز یەکسەر هەست بە خێرایی ئەنیمەیشنەکان دەکەیت هەرچەندە بە کامێرا ئەو شتە نابینی لەبەرەوەی ڤیدیۆیەکە تۆمارم کردیان 60 هرتزە مثلا ڤۆیس مێمۆ مثلا بۆ پرۆگرامێک دەکەیتەوە مثلا ڕیکۆردی دەنگە کاتێک کە لای دەم دەبینین لە سەرەوە داینامیک ئاڵند ئیش خۆی دەکەم دەتوانم تابی بکەم بێمە سەر ئەو بەشێکە کریتمەوە بەشێکی زۆر لە ئەپەکان لەمە دوام ئەو کارە بکەن دەتوانین ئیسفادەی لێ بکەن شاشەکە دەبین خۆی گەورە دەکات واتە داینامیک ئاڵند شەشی جوانە و لە هەمان کاتیشدا فانکشنەوە تا وەکو پێویستیەک دەتوانی سوودی لێ وەربگری بینە سەر کامێرا بە خێرایی لەبەرەوەی نامێ زۆر باسی بکەم زیاتر دەمەوێت ڤیدیۆی تایبەتی لەسەر بکەم پۆینت پێنجمان هەیە کامێرای ئەڵترۆوایدەکە ژمارە یەکەمان کامێرەی وایدی تەبیعیە تەلەفۆتۆمان هەیە زوم سێشمان هەیە ئەوەیان زیاتر زوم دەکە بۆ لەو حاڵەتانی کە پێویست پێ هەیە بەڵام لەوانەیە زۆر خەڵک بڵێن ئایا 48 مێگاپیکسلەکە چۆن کار دەکات چۆن سوودی لێوەردەگری ئەپڵ دەڵێ کاتێک کە تۆ وێنەیەکی تەواو دەگری بە شێوەی ڕۆ بەڵام پێویستە بە ڕۆ تەسویری بکەیت کە لە ڤیدیۆ درێژەکە زیاتر باسی دەکەم کاتێک کە ڤیدیۆیەکی کامل دەگرین 48 مێگاپیکسڵە بەڵام لێرەی دەتوانین لە بەشێکی وەربگری کە 12 مێگاپیکسلی یاساییە ئەوە زیاتر باسی دەکەم سەڵفێکەشی هەر دەبینی کواڵەتی بەرزترە بزانم چیت کەمان هەیە ڤیدیۆ هەر 4K تا 60 فرێمە سینەماتیکمان هەیە ئەوە باگراوەندی شت بلەر دەکا وتە پۆترێتە لە بۆ ڤیدیۆ سڵۆمۆمان هەیە هەر HD 240 لەگەڵ تایم لاپس ئۆکەی شتێکی جوانە شکلی جوانە و ئەو واڵپەیپەرێکی ئاپڵ شەڵی بژاردە جوانە وەشتەکی نوێشی هەیە آیفۆن 14 پرۆماکسەکە بریتە لەوەی کەوا شاشەکەت ناکوژێتەوە کە پێشتر لە گەلەکسی هەبوو لە سامسونگ هەبوو لە ئەندرۆید هەبوو بەڵام ئێستا زیاترە ئەویش چییە always on display کە دای دەنەی بۆ نمونە هەتا سێنسەرەکان ئەتوی لە دیاربی ناکوژێتەوە شاشەکە خۆی دیم دەکات ڕووناچیکەم دەکاتەوە بەڵام کاتێکەوە ئەتوو لی دوور بکەیەوە بە تەواوەتی خۆی دەکوژێنەوە بلاک دەبێت بەڵام وشی دیکە ناکوژێتەوە شاشەکە دایمەن کاتژمێرەکەت نیشان دەدا واڵپەیپەرەکەی پشتیشی بە ڕووناچێکی کەم نیشانە دەدا کە نازانم تا چەند شەحن سەرف دەکەنە ئەپڵ وعدی دایە کە شان سەرف نەکرد لەبەرەوەی شاشەکە ڕووناچەکەی دادەبەزی و هێرسی دادەبەزی لە بۆ یەک هێرتز تێستی دەکەم هەفتەی داهاتوو زیاتر باسی دەکەم کەوا لە تێستەکان ئەوشتانە چۆن بۆ چۆن نەبووە ئەوەش سەرجەمەوە ئەپانەیە کە بە شێوەیەکی دیفۆڵت ئینستۆڵە بەشی سەر لە شتان نیشاندا دەتوانێت لە سێتە بکەیت لەبەرەوەی ئیسیم و یەک سیم کارتە شوێنی سیم کارت ڕێژمان هەیە هاوڕێیانی خۆشەویستم ئەپڵ دوو زۆری ئاشرا کرد بەڵام زۆری سێمیش هەیە لە کوردستان کە لە بۆ میدڵ ئیست بەردەست دەبین یەک سیم و ئیسیمیشمان هەیە کە پێم وایە لە بۆ خۆمان لە بۆ کوردستان ئەوە باشترین بژاردەیە لەبەرەوەی تۆ دەتوانی سێڵەری خۆت کۆڕەکە ئاسیە هەستێکە ڕاستەخۆ بە سیم بەکاری بینی ئیسیمەکەش خەتی ئینتەرنێتەکەتە بە ئاسانیتانی بەکاری بینی چاوەڕانی ڤیدیۆی تێر تەسەر بن لەسەر تەواوی شیکردنەوە لە هەموو بابەتەکانی آیفۆن 14 پرۆ ماکس